میدیای ژینگەیی وەک لقێک لە لقەکانی میدیای تایبەتمەند بە پشتبەستن بەم ئاراستە هزرێ لەدایک بووە، وەک ئامرازێکی کاریگەر لە پێناسەکردن و خستنەڕووی بابەتەکانی پاراستنی ژینگە و بنیادنانی ڕەفتاری گونجاو و ئەرێنی بۆ پاراستنی ژینگە. میدیای ژینگەیی پرۆسەی دروستکردن و بڵاوکردنەوەی ڕاستیە زانستیەکانی پەیوەندیدار بە ژینگەیە لە ڕێگەی ئامرازەکانی ڕاگەیاندن بە مەبەستی دۆزینەوەی ئاستێک لە هۆشیاری بۆ پاراستنی ژینگە. کەوتنەوەی ئاگەر لە دارستانەکانی پێنجوێن زیانێکی زۆری با پوش و پاوان و ژینگەی ناوچەکە گەیاندووە کە کاریگەریکی زۆری دەبێت لەسەر کەش و هەوا و ئاژەڵە کێویەکان. ڕۆژنامەنووسی ژینگەیی بەشێکی گرنگی ڕۆژنامەوانیە کە تەرخان کراوە بۆ دروستکردنی گۆڕانکاری و کاریگەری لەسەر هاوڵاتیان لە پێناو بەرەو پێشبردننی چۆنیەتی و کوالەتی ژیان لەسەر زەوی بەگشتی و ئەو جوگرافیەی تێیدا دەژین. ئەرکی ڕۆژنامەنووسی ژینگەیی کۆکردنەوە و پەسەندکردن و بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی زانیاریە کە پەیوەندی بە کێشە ژینگەیەکان و پیسبوونی ژینگەوە هەیە. مەبەست لە میدیای ژینگەی ئەوەیە ژینگە وەک هەر بوارێکی تر وەک بواری ئابووری، بواری سیاسی، بواری کۆمەڵایەتی و کولتوری بکرێ بە بەشێک لە تێگەیشتن و لە وەرگرتنی زانیاری لەلایەن هاوڵاتیانەوە بە شێوەیەکی ڕۆژانە بۆ چونکە ژینگە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە بوونمانەوە، بە سیستەمی خۆراکمانەوە، بە هەناسەدانمانەوە، بە ژیانمانەوە، بە تەندروستیمانەوە، بە هەموو لایەکەوە. هەڵبەتە ژینگە جیاوازی ژینگە لەگەڵ بوارەکانی تر ئەوەیە لایەنێکی زانستی هەیە. ئەو لاینە زانستی ئەوەیە کە چۆن ڕۆژنامەنووس بتوانێت زانیاری و داتای زانستی ئاسان بکاتەوە، زمانەکەی وا لێ بکە خەڵک هەمووی لێ تێبگا، هەموو هاوڵاتیانی ئاسایی لێ تێبگەن و بە شێوەی گێڕانەوە و لە ڕێگای وێنەوە پێشکەشی خەڵکیان بکات. هەڵبەتە ئەمە یەکێک لەو مشکلانەیەکەوە ئێمە ڕوبەڕووی ئەبینەوە ئەوەیە لەبەر ئەوەی لە پەروەردەی ئێمەیە لە ژیانی کۆمەڵایەتی و کولتوری ئێمەیە ژینگە نەبووەتە بەشێک لە بیرکردنەوەی ڕۆژانەمان، بۆیە کەمێک لە سەختی هەیە لە تێگەیشتنە. میدیا ئەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ چۆن شتەکان ئاسان بکاتەوە، چۆن شتەکان بە شێوەیەکی وەک ژەمێکی ئاسان پێشکەشی بینەرانی بکە، پێشکەشی کۆمەڵگای بکە. ئەوش لە پێناو دوو ئامانجە، یەکەمیان گەیاندنی زانیاری، دووەمیان دروستکردنی ڕای گشتی لەسەر ژینگە کە ئەمەش کاریگەری ئەبێ لەسەر بڕیاری سیاسی و لەسەر سیاساتی گشتی. ڕۆژنامەنووسی ژینگەیی ئەو ڕۆژنامەنووسەیە کە جگە لە کارەکەی خۆی لە ڕووی زمانەوە، لە ڕووی تەکنیکەوە، لە ڕووی تێگەیشتنەوە، لە ڕووی شێوازی گێڕانەوە هەوڵیش ئەیە لە زانست تێبگات، لە داتای زانستی تێبگات. بۆ نمونە ڕۆژنامەنووسی ژینگەیی جاری وایە گوێی لێ ئەبێ مەسڵەن ئەڵێن گۆڕانکاری ژینگە، ئەبێ بزانێ گۆڕانکاری ژینگە چییە. بۆ نمونە ئەڵێن ئیکۆسیستەم، ئەبێ لە ئیکۆسیستەم تێبگا. بۆ نموناڵی سیستەمی ئایکۆلۆژی، سیستەمی سروشتی ئەبێ لەمانە تێبگا. کەواتە ڕۆژنامەنووسی ژینگەی ئەو ڕۆژنامەنووسەیە کە هونەری ڕۆژنامەنووسی و زانست گرێ ئەیا بەیەکەوە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ، بە شێوەیەکی ئاسان، بە زمانێکی پارا و پێشکەشی بینەرانی ئەکات. بێگومان ڕاگەیاندنی ژینگەیی وەکو لقێکی تایبەتمەندی ژینگەیی لە جیهاندا دەستپێکی سەرهەڵدانی ئەم لقا گەڕێتەوە بۆ ساڵانی هەفتاکان. دوا بەدوای ئەوە لە ساڵی 1972دا لە ستۆکۆڵم کۆنگرەیەک بەسرا بە ناوی کۆنگرەی ژینگەی مرۆیی. لەم کۆنگرەیەدا باس لەوە کراکە پێویستە بواری ژینگە وەکو بوارێکی تایبەتمەند مامەڵەی لەگەڵ بکرێ و ڕاگەیاندنی ژینگەیی تەنها لە سەرەتای سەرهەڵدانی ڕاگەیاندنی ژینگەیە ئەرکی ئەوە بوو بریتی بوو لە گواستنەوەی هەواڵ و زانیاریە تایبەتمەندەکانی بواری ژینگە. بەڵام دوجار لە دوای ئەم کۆنگرەی ستۆکۆڵم بە شێوەیەک لە شێوەکان ئەرکەکەی گۆڕا ڕاگەیاندنی ژینگەیی بوو بە
ئەرکی هێنانەدی ئامانجە باڵاکانی ژینگە و ئەرکی مامەڵەکردن لەگەڵ ژینگەیەکی پلان بۆ داڕێژرا و لەگەڵ ئەوەی کە ژینگە ببێ بە بەشێک لە کللتوری مرۆڤایەتی بەو شێوازە مامەڵەی لەگەڵ کرا. بۆیە لە کوردستانیشا ئێمە دوانەکەوتین ڕاگەانی ژینگەی یا چەمکی ڕاگەانی ژینگەی لە کوردستانە گەڕێتەوە بۆ سەرەداینەوەتەکان کە کۆمەڵی کوردستانێکی سەوز بە دەستخۆشیەوە توانیان یەکەمین ڕۆژنامەی ژینگەی لە هەرێمی کوردستان دەربکەن و توانیان بەرنامەی ژینگەی لە کەناڵی تەلەڤیزۆنی گەلی کوردستان پەخش بکەن. وردە وردە ئەمە بوو بە سەرەتایەک بۆ ئەوەی هەوڵ و هیمەتی ژینگە دۆستی دروست ببێت. سەرەتای سەرهەڵدانی میدیای ژینگەی و بایەخدانی دەستگاکانی ڕاگەیاندن بە پرسی پیسبوونی ژینگە لە جیهان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1962. Mrs. Indira Gandhi, Prime Minister of India, arrived today to address the first United Nations Conference on the Human Environment. She was met by the Secretary General of the conference, Mr. Maurice Strong, who escorted Mrs. Gandhi to the rostrum. It is clear that the environmental crisis which is confronting the world will profoundly alter the future destiny of our planet. No one amongst us, whatever our status, strength or circumstance, can remain unaffected. لە باشووری کوردستانیش بایەخدانی میدیا بە ژینگە دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی 1991 کە گۆشەیەکی بەرنامەی ئاسۆی زانست لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان تایبەت دەکرێت بۆ بڵاوکردنەوەی وشیاری ژینگەیی. یەکەم بەرنامەی تایبەت بە ژینگەش بە ناوی ژینگە و مرۆڤ لە کۆتایی ساڵی 1992 تا کۆتایی ساڵی 1993 لە تەلەڤیزۆنە نێوخۆیەکانی شاری هەولێر پەخش کراوە. لە ڕادیۆ لە ساڵی 1997 پەخش کراوە. یەکەم بڵاوکراوەی ژینگەی لە ساڵی 2005 بڵاو کراوەتەوە. یەکەم ڕۆژنامەی ژینگەش بە ناوی کوردستانێکی سەوز لە ساڵی 2006 بڵاو کراوەتەوە. لە ساڵی 2008 یەکەم گۆڤاری ژینگە بە ناوی ژینگە و سروشت لە چاپ دراوە و بڵاو کراوەتەوە. لە ڕاستیان ڕاگەاندن کایەکی یا ئەتوانین بڵێن دەسەڵاتێکی بەرپرسیارە و دەسەڵاتێکی کاریگەرە بەسەر تەواوی کایەکانی ژیاندا. ژینگەش وەکو کایەکی هەستیاری ژیانی ئێمە پێویستی بە کارا و کاریگەری و پەیامی ڕاگەاندن هەیە. ئەتوانین بڵێن ڕاگەانی کوردی وەک پێویست لە ئاستی پێویستان نەبووە بەرامبەر بە ژینگە. لەبەرەوەی ئێمە هێشتا لە کوردستاندا خاوەنی کەناڵێکی تایبەتمەندی ژینگەی نین. بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە هیچ باەخێک نەبووە بەڵکو کەم تا زۆر لە کەناڵە تەلەڤیزۆنیەکاندا بەرنامەی ژینگەیمان هەبووە، لە ڕادیۆیەکانە هۆشیاری ژینگەی هەبووە، لە ڕۆژنامەکانە لاپەڕەی ژینگەیمان هەبووە. بە خۆشحاڵیشەوە ئێستا لەلایەن دەستەی ژینگەوە هەوڵێکەیە بۆ ئەوەی کەناڵەکان بە شێوازێک لە شێوازەکان لە ناوبڕەکانیاندا پەیامی ژینگەی دابەزێنن و ئەم بەرپرسیارەتی ئەتوانین بڵێن تا ڕادەیەک لەلایەن خودی کەناڵەکانی ڕاگەیاندنیشەوە دروست بووە بۆی ژینگە ببێ بە یەکێک لەو بابەتە سەرەکیانەی کە میدیا کاری لەسەر دەکات. بەڕاستی ڕۆژنامەنووسی تایبەت یان با بڵێن ڕۆژنامەنووسی ژینگەی ئەوەیە جیاواز لە ژانڕەکانی تری ڕۆژنامەنووسی بۆ نمونە تۆ ئەتوانی لە بواری ئابووریە، لە بواری سیاسیە، لە ڕێگەی ئەنتەرنێتەوە، لە ڕێگەی ئیمێڵەوە زانیاری وەربگری. بەڵام ڕۆژنامەنووسی ژینگەی ئەرکێکی قورسریتیایە، ئەوش ئەوەیە ڕۆژنامەنووس ئەبێ خۆی بوونی هەبێ لەسەر لە واقعەکەیە بوونی هەبێ بتوانێت چۆن ئەو هەستە بگوازێتەوە. زۆر جار تۆ مامەڵە لەگەڵ زانیاریە ناکەیت، مامەڵە لەگەڵ حاڵەتێکە ئەەکەی. بۆ نمونە تۆ بینی دارستانێک سوتاوە، بۆ نمونە ئەبینی ژینگەیەک پیس بووە، وەکەوەی کە ئێستا لەوانەیە لە زۆر شیعەکانی کوردستان لە دەرەوەی شارەکانی کوردستان بیبینین کە ئێمە خنکاوین لە پلاستیکە، خنکاوین لە پاشەڕۆیە، پاشڕۆی بڵێن ئەوانەی کە مرۆڤ بەجێ ئەهێڵن و فرێن ناو ژینگەی خۆمان. ئەمانە ئەبێ بیان بینی، ئەبێ هەستیان پێ بکەی، ئەبێ وێنەکە بگوازیتەوە.
مەبەستم ئەوە نییە تەنها وێنەیەکی فۆتۆگرافی بگرین و تەواو ئەبێت تۆ چۆن ڕۆژنامەنووس وەصفی ئەو حاڵەتانە ئاکات هەڵبەتە من تەنها باسی یەک کەیس ئەەکەم لەوانەیە ئێمە باس لە ژیانی ئاژەڵان بکەین باس لە ژێ فرەچەشنی بکەین لە دارستان بکەین لەوانەیە باس لە بەرزبوونەوەی پلەی گەرما بکەین بۆیە تۆ ئەگەر لەناو واقعەکەیە خۆت وجود نەبێ ئەو هەستە نەگوازیتەوە ئەوە کارێکی سەختە بێ زۆر جار ڕۆژنامەنووسانی دنیا بە سەدان کیلۆمەتر ئەبرن بەس بۆ ئەوەی حاڵەتێک وێنەیەک بە جوانی بگوازنەوە لە ڕێگای گێڕانەوەوە لە ڕێگای فۆتۆگرافیەوە لە ڕێگای ڤیددیۆوە لە ڕێگای هەر ئامرازێکی تری گەیاندنەوە بۆیە ڕۆژنامەنووسی ڕۆژنامەوانی بواری ژینگە جگە لە بوارە زانستیەکەی بوارێکی تریشی هەیە ئەوش ئەوەیە چۆن تۆ چیرۆکەکان ئەگوازیتەوە چۆن مامەڵەیان لەگەڵا ئەەکەی چۆن بعدێکی گەورەی مرۆییان ئەدەیتێ بۆ ئەوەی لەگەڵ بینەرەکەتە جسرێ پردێکی پەیوەندی بەهێز دروست بکەیت. ئامانجەکان ئەوەیە تۆ کۆمەلگا ئاگدار بکەیتەوە چی ڕۆیە مەبەست لە ئاگدارکردنەوەی کۆمەلگا چییە ئەوەیە تۆ کۆمەلگا پرچەک ئەەکەی چونکە کۆمەلگایەکی بێزانیاری کۆمەلگایەکی دواکەوتووە کە کۆمەلگا زانیاری هەبوو هەموو توێژەکانی کۆمەلگا دەربارەی بەرزبوونەوەی پلەی گەرما دەربارەی نەبوونی ئاو دەربارەی بۆ نمونە ئەوەی کە ئاژەڵان ئەکەونە ژێر هەڕەشەی نەمانەوە ژێر هەڕەشەی کوشتنەوە ژێر هەڕەشەی ڕاوەوە ئەمانە هەمویان ئامانجی ڕۆژنامەنووسن تۆ کۆمەلگا نەک تەنها هۆشیار بکەیت زانیاری بدەیتە کۆمەلگا بخەیتە بەردەم بەرپرسیارەتیەوە ئەمە یەکێک لە ئامانجەکانی تر ئەوەیە زۆر جار زاناکان ئەوانەی لە بواری زانستەکانی ژینگەیە و زانستە سروشتەکانە توانای ئەوەیان نییە لەبەرەوەی ئەوان لەگەڵ داتای زانستیە قساکەن توانایان ئەوێ نییە بە زمانێکی سادە زانیارەکانی خۆیان بگوازنەوە ئەوە ئەرکی ڕۆژنامەنووسە لێرەیە کاری زانەکان ئاسانترە کاتەوە و زانیارەکانیان ئەگەیەنێ بە کۆمەلگا بەبێ ئەوەی تووشی هیچ گیر و گرفتێک ببن مەبەسم نە ڕۆژنامەنووسان هەروەها کۆمەلگاش لێرەوە ئەرکێکی تری ئەوەیە. میدیای ژینگەیی ئەم ئەرکانە لە ئەستۆ دەگرێت پرۆسەی پەروەردەی ژینگەیی پرۆسەی هۆشیاری ژینگەیی ئامانجی سەرەکی میدیای ژینگەیی بریتیە لە دروستکردنی زانین تا ئاستی درکردن گەڵاڵەکردنی هەڵوێست و دانانی بەها بەشداری پێکردنی تاکەکانی کۆمەلگا لە پاراستنی ژینگە بەمەش بۆمان دەردەکەوێت میدیای ژینگەیی گرنگیەکی یەکجار زۆری هەیە و ئەم کارانە ئەنجام دەدات ڕوبەڕووبوونەوەی ئەوانەی کاریگەری نەرێنی دەکەنە سەر ژینگە واتە ڕۆڵێکی ڕەخنەی و چاکسازی دەگێڕێت بەرگری دژی هەوڵەکانی تێکدانی ژینگە دەکات کە بەهۆی نەزانی و خراپەکاریەوە ئەنجام دەدرێت. لە ڕاستیا زۆر گرنگە کە ڕۆژنامەنووسی تایبەتمەندی ژینگەیی لە کوردستانە هەبێ و ئەو هەنگاوانە بازەکەین کە گرنگە بۆ پێگەیاندنی کادیری تایبەتمەندی ژینگەی لە هەرێمی کوردستان. لە ڕاستیە بواری ڕاگانی تایبەتمەند بارێکی گرنگە لە سەراستی جیهانی و تێکەڵ و ئاوێتەی هەموو کایەکان بووە بە کای ژینگەییشەوە. کای ژینگەیی پێویستی بە ڕۆژنامەنووسی تایبەتمەندە بەو مانایی کە زەوق و سەلیقە و حەز و خولیا و ئارەزوەکانی ئاوێتەی ئەم بوارە ببێ لە بەروی بوارێکی حیاتیەوە بوارێکی زیندووە و لەلایەکی ترەوە ڕۆژنامەنووسی تایبەتمەندی ژینگەیی پێویستە خاوەن هەست و نەستێکی ورد و جوان و بە سەلیقە و جوان ناس بێ لەبەرەوەی مامەڵە لەگەڵ ژینگە لەگەڵ ئاو لەگەڵ هەوا لەگەڵ خاک دەکا
و دیسان ئەبێ خاوەنی ئینتیمایەکی جوانی ژینگەی بێ بۆ ژینگە و لە بەرامبەریشا پێویستە شارەزایی و معریفە و هۆشیارێکی لەسەر زانستی ژینگەی هەبێ ئەوەی پێویستە لە کوردستانە بیکەین بۆ ئەوەی لە بواری تایبەتمەندی ژینگەی دوانەکەوین و کادر و ڕۆژنامەنووسی تایبەتمەندی ژینگەی پەروەردە بکەین پێویستمان بە چەند هەنگاوێکە لە ڕاستی ئەبێ ڕێکخراوە ژینگەیەکان هەماهەنگێکیان هەبێ کە هەمویان بەشی ڕاگەیاندنیان هەیە بەشی ڕاگەیاندنی ڕێکخراوە ژینگەیەکان کە بە خۆشحاڵیەوە ئێمە زیاد لە 230 ڕێکخراوی ژینگەیمان هەیە لە کوردستان هەرچەنە لە ڕووی چۆنایەتیەوە لە ئاستی چەندایەتیانین بەڵام بۆ هیوای بتوانین ئاستی چۆنایەتیان بەرزکەینەوە هەنگاوی یەکەم هەماهەنگی هەبێ لە نێوان بەشی ڕاگەیاندنەکانە هەنگاوی دووەم هەماهەنگی ئەم ڕێکخراوانە لەگەڵ ناوەندە ئاکادیمیەکانی میدیا لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان هەنگاوی سێمکردنەوەی خول و وەرکشۆپ و سیمپۆز و دیبیت و دیالۆگ لەلایەن ئەم ڕێکخراوانەوە و دیسان کەناڵەکانیش بۆ خۆیان لە ناو خۆیاندا بەتابەت کەناڵە تیڤیەکان بتوانن ئەم بایەخە زیادکەن لە ڕێی خول و ترینینەوە پیسبوونی ژینگەی ئەگەر بە شێوازێکی ڕیزبەندی ئاماژەی پێ بکەین ئەمڕۆ لە جیهان لەبەردەم ترسی پیسبوونی ژینگەیە خۆی ئەبینێتەوە هەرێمی کوردستانیش بە دەر نییە لەم حاڵەتە لە کاتێکا کە ئیقتصاد و کارگەکان پێشەکەون بە شێوازێک لە شێوازەکان و بەرەمهێنان زیاد دەبێ بێگومان پاژماوەی ئەم بەرەمهێنانە ئەبێتە ئامرازێک یا بێتە مادەیەکی پیسبوونی ژینگەی ئەمڕۆ مەسلەی پیسبوونی هەوا بەهۆی پاشماوەی کارگەکانەوە مەسلەی پیسبوونی خاک بەهۆی پاشماوەی مرۆڤەکانەوە بۆ نمونە بەتایبەت لە وەرزانەی کە گەشت و سەفرە و سەیرانی تیاکرێ و مەسلەیەکی تر مەسلەی ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین سەرچاوەکانی ئاو بپارێزین وەکو سەرچاوێکی گرنگی ژینگەیی پیسبوونی ئاو یەکێکە لە مەترسیە هەرە ترسناکەکان کە خۆی لە پیسبوونی ژینگەییدا دەبینێتەوە و لە بەرامبەریشا نەمانی سەوزایی کە بەشێکی زەرورە بۆ هەوای ئێمە و بۆ زیندەگی ئێمە کەمبوونەوەی سەوزایی و بڕینەوەی دارستانەکان و تەنانەت قەڵاچۆکردنی گیانەوەرە کێویەکان و هەموو ئەمانە مەترسی لە ناوبردننی ژینگەیەکی جوانن و کاریگەریان لەسەر پیسبوونی ژینگە هەیە بە تایبەت لە شارەکانە کە خاوەنی کارگە و معمەلی زۆری تایە بۆیە پێویستمان بەوەیە لە بەرامبەر هەر کارگەیەکە ژینگە دۆستان چەندین نەمان بڕوێنن بۆی قەرەبووی ئەو هەوایە بکەینەوە کە لێمان پیسە بێ بتوانین بە هەوای نوێ قەرەبووی بکەینەوە و دیسان هەتا سەرچاوەکانی ژاوەژاو و سەرچاوەکانی پیسبوونی ژینگەی زۆر بن ئەبێ سەرچاوەکانی هۆشیاری ژینگەیش لەلایەن میدیاوە زیاتر بکرێت. بەڕاستی خەسڵەتەکانی پیسکردن یان پیسبوونی ژینگە زۆرن ئیتر پیسکردنی خاکە پیسکردنی هەوایە پیسکردنی ئاوە ئەم سێ خەسڵەتەی گرنگی ژینگە بەڵام زیاتر لە ناو میدیای کوردیە فۆکەس ئەکرێتە سەر هەنێلایەن و هەنێلایەن لەبیرەکرێت یعنی بۆ نمونە فۆکەس ئەکەنە سەر ئاو کەچی خاک لەبیرەکەن فۆکەس ئەکەنە سەر مەسەلەن پلاستیک لاینێکی تر لە بیرەکەن ئەمە بۆ نمونە ئێستا ئێمە لە ناو دیمەنێکین ئەمە بە خەسڵەتێکە لە پیسکردنەکانی ژینگە فەرمونون بە هەزارەها ئەتوانم بڵێن بە هەزارەها کارتۆنی دەرمان لێرە فڕێراوە حەبیتایە دەرزیتایە و دوای ماوەیەکیش ئەمە ئەکرێتە ژێر خاکەوە باشە ئەمە نەک پیسبوونی ژینگەیە ئەمە کارەساتێکی ژینگەیی بەدواوەیە ئەبێ میدیا ئاگای لەم لایە نەش بێت چونکە ئەمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە تەندروستی هاوڵاتیانەوە ئەم هەموو دەرمانەی کە لێرن دوای ماوەیەکی تر لەگەڵ خاک و خۆڵات تێکەڵە بن و ئەچن ناو ئاوی تانجەڕۆوە ئاوی تانجەڕۆ ئەگاتە بەنداوی دەربەندی خان باشە خۆ بەنداوی دەربەندی خان سەرچاوی ئاو خواردنەوە ئێمەیە سەرچاوی خۆراکی ئێمەیە سەرچاوی تەندروستی ئێمەیە بۆیە ئەبێ میدیا بە هەموو شێوێک ئەمانە بخاتە بەردەستی ئەم زانیارانە بخاتە بەردەستی کۆمەڵگا و هەروەها ئەمە ببێت لایەنی پەیوەندیداری لێ ئاگدار بکرێتەوە تەندروستی بەڕێوەبەرایەتی تەندروستیە وزارەتی تەندروستیە حکوومەتە چۆن ئەبێ ئەمە لە چی دنیایەکە هەیە ئەم شتە بکرێت
و کەس ئاگای لێ نەبێ بۆیە ئەمە ئەرکی میدیایە کۆمەڵگە و لایەنە پەیوەندیدارەکانیش ئاگدار بکاتەوە. ڕۆڵی میدیا لە پاراستنی ژینگەیە بەڕاستی ڕۆڵێکی هەتا بڵێ گرنگە چونکە میدیا جگە لەوەی ڕایگشتی دروستەکە زانیاریش ئەگایێنێتە هاوڵاتیان یعنی بۆ نمونە ئێستا ئەم دیمەنەی لە پشتی منەوەی بینن ئەمە تەپۆلکەیەکی بەرزە لە زبڵ و هەروەها ئاوی پیسیش هەیە وەکەی بینن ژمارەیەکی زۆر سەگ لێرن باشە ئەم سەگانە مەسەلەن بەشێکن لە ژیانی شار لەوانەیە شەو بێنە ناو شارەوە ئەمانە چەنەها میکرۆب و چەنەها ڤایرۆسیان لەگەڵ خۆیانە هەڵگرتووە لێرەوە ئەمەوێ ئاماژە بە شتێک بم کە میدیا زۆر گرنگە ئیشی لەسەر بکە ئەوش ئەوەیە پرانسیپێکە یان با بڵێن تێگەشتنێک کە پێڵێن بەنگلیزی پێڵێن وان هێڵث یعنی یەک تەندروستی مەبەستیان ئەوەیە تەندروستی ئاژەڵان و مرۆڤەکان پەیوەستە بە یەکەوە ئەگەر بێت و سەگێکی پیس هەڵگری ڤایرۆسە بێتە ناو شارەوە کەواتە ئەم سەگە ژیانی مرۆڤەکانیش لە ناو شارە ئەخاتە ژێر مەترسیەوە بۆیە زۆر گرنگە دیسانەوە ئەڵێم میدیا بە شێوەیەکی فراوانتر باس لە ژینگە بکات و باس لەو خەسڵەتانە بکە کەوا ئەبنە هۆی پیسبوونی ژینگە مەسلەی پیسبوونی ژینگە لێرە قسە لەسەر شتێکەکەم زۆر بە کورتی ئەوش ئەوەیە تەندروستیە تەندروستی و ژینگە هەموو ئەم ئاژەڵانە هەڵگری ڤایرۆسن بۆ چونکە لە شوێنێکی زۆر ناتەندروستە ئەژین لە شوێنێکی پیسە ئەژین ئیمکانی ئەوە شەیە بێنە ناو شارەوە کەواتە لێرەیە تەندروستی ئێمە ئەخەنە ژێر مەترسیەوە بۆیە ئەمە ڕۆڵی میدیایە ئەمە بگەینێت. لە ڕاستیان میدیای ژینگەیی لە هەرێمی کوردستان کۆمەڵی بربەست و ئاسەنگی لە بەردەمدایە لەوانە پانتایی پەیامی میدیایی لە میدیای کوردیە سیاست داگیری کردووە بە شێوازێک لە شێوازەکان ڕووبەری زۆری میدیای کوردی سیاست داگیری کردووە و ئەتوانین بڵین نەبوونی ڕۆژنامەنووسی ژینگەییش لە هەرێمی کوردستانە بخۆی ئاستەنگ و بربەستێکی ترە کە بەو شێوازە ڕۆژنامەنووسێکی گشتی ناتوانێت بە ئەندازەی ڕۆژنامەنووسێکی با بڵێن ژینگەیی بایەخ بدات و نەبوونی بودجەیەکی دیاریکراویش لەلایەن دەستەی ژینگە و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئەمەش یەکێکترە لە بربەستەکان کە من دەخوازم بەڕێزان لە دەستەی چاکردن و گەشەسەندنی ژینگە لە هەرێمی کوردستان بتوانن بیر لەوە بکەنەوە کە کەناڵێک ژینگەیی هەبێ لە کوردستانە و بتوانێت ئەم کەناڵە لانی کەم ئەوەی کە پێویستە بۆ هۆشیارکردنەوەی تاکی کورد و پەروەردەکردنی تاکێک هۆشیار بەرامبەر بە ژینگە ئەنجامی بدا و ئاستەنگی ترمانەیە لە ڕاستیە هەم نەبوونی هۆشیارێکی دەستە جەمعی کە فشار بێ بۆ سەر میدیا و هەم نەبوونی خول و ترێنینی تایبەت بەو بوارە لە ڕاستیە میدیا یەکێکە لەو هۆکارە هۆشیاری بەخشانەی کۆمەلگا و بۆیە هەوڵی میدیایە ڕۆڵی میدیا نادیدە ناگیرێت لە هیچ کۆمەلگایەکدا بەتایبەت لە بواری ژینگەییدا ئەمڕۆ لە کوردستان لە هەموو کات زیاتر و لە هەموو شوێنە زیاتر پێویستمان بە بەرجەسەکردنی ڕاگەیانێکی ژینگەیی هەیە و بە لەسەر پێوەستانی ئەم چەمکە هەیە بۆی ئەم چەمکە بە شێوازێک ڕنگ باتەوە لە تەواوی ڕاگەیانی بینرا و بیسرا و نووسرا و ئەلکترۆنیە بۆیە من ڕووبەری بایەخ پێدانەکە بەتابەت لە میدیای دیجیتاڵیدا سەرەتا ئەبینم و ساوا ئەبینم چارەسەرەوەیە کە ئێمە بتوانین هەمومان لای خۆمانەوە ژینگە ببێ بە خەمێکمان بەتابەت کەناڵ ئاسمانیەکان بەشی میدیای ژینگەیان هەبێ یا بە شێوازێک لە شێوازەکان دەستەی ژینگە پەیامیان بۆ بنێرێ و ئاگاداریان کاتەوە لە بایەخی ژینگە بۆی بتوانن لەو چوارچەوەیدا بایەخی خۆیان هەبێ و بەشەکانی زانکۆ پەیمانگاکانی بواری ژینگە بتوانن ئەم پەیامە بدەن بە دەستگاکان ڕاگەیان و جۆرێک لە تەنسیق و هەماهەنگیە بێ بە هەمان شێوەی دەستگاکانی میدیا و ناوەندە ئەکادیمیەکانی میدیاش لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن لە زانکۆ پەیمانگاکان ئەم هەماهەنگیە دروست بێ بەو هیوایە بتوانین ڕاگەیانی ژینگەی زیاتر گەشە پێ بدەین لە هەرێمی کوردستاندا.
بەڕاستی ئەو ئاسنگانی کە لە بەردەم ژینگای میدیای ژینگەییان یەکەم نەبوونی سیاساتی گشتیە. سیاساتی گشتی لە هەرێمی کوردستان ژینگە نەبووەتە بەشێک لە گوتاری سیاسی، ژینگە نەبووەتە بەشێک لە ئیدارەدانی دەوڵەت، ژینگە نەبووەتە بەشێک لە بیرکردنەوەی خەڵک. ئەمە هۆکارێکە. هۆکارێکی تر ئەوەیە کە ئەوش ئەوەیە هەر میدیاکان خۆیان کەناڵەکانی میدیا گرنگیان بە ژینگە نەداوە. ژینگە نەبووەتە لە بەشێک داڕداوەشتنی سیاسەتی میدیایی. هەر کاتێک ژینگەمان بیرەکەوێتەوە کە ئەزمەیەکێک کە قەیرانێکەیە کە قەیرانێکیش هەبوو ئەچین بۆ سەر ڕووبارەکان، ئەچین بۆ سەرچیاکان. بیر لەوە ناکەینەوە ژینگە کۆنسێپتی جیاجیای هەیە. بۆ ئەمە توانین باس لە ژینگە بکەین لە ناو شارە، ژینگەی شار، ئەو هەموو دووەم ئۆکسیدی کاربۆنەی کەوا لە ڕێگای ئۆتۆمبیل و لە ڕێگای ئامێر و لە ڕێگای ژیانی ناو شارەوە بەرهەم دێت. ئەمە نەبووە بەشێک لە هۆشیاری میدیایی. بۆیە پێم وایە ئەمە بۆشایەکی گەورەیە لە ناو میدیای کوردیە، نەبوونی سیاساتی گشتی، نەبوونی گرنگیدان بە ژینگە لە ناو سیاساتی میدیاییە. یەک خاڵێکی تر نەبوونی ڕۆژنامەنووسی ژینگەیە. ئەمەش دیسان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کەناڵەکانی میدیا ڕۆژنامەنووسی ژینگەیان پێ نەگەیاندووە و هەروەها لە کۆلێژ و لە پەیمانگەکانی پێگاندنی ڕۆژنامەنووسانیشە ئەو بەشەمان نییە. تەنانەت لە بەشەکانی تریشە، لە کۆلێژەکانی تریشە ئەو بەشەمان نییە. بۆشایەکی گەورە هەیە لە نێوان زاناکان و لە نێوان ڕۆژنامەنووسانە. بۆ نمونەیە ئێمە کە باس لە فرەژینگەیی ئەەکەین یان با بڵێن بایۆدایڤەرسیتی، ڕۆژنامەنووس لەم کۆنسێپتە بەباشی تێناگە، نازانێ ڕوو بکاتەکوێ. ئەمە پێویستی بە پەیوەندیەکی پتە و بە پردێک هەیە لە نێوان زاناکان، لە نێوان زانکۆکان و لە نێوان ڕۆژنامەنووسانە. ئەمەش دیسانە خاڵێکی ترە کە ئەبێتە هۆی نەبوونی میدیایەکی پیشەیی ژینگەیانە. بۆ ئەوەی میدیا و ژینگە بکرێنە دوو تەوەر لە ژیانی ڕۆژانەمان، ئێمە پێویستمان بەوەیە ژینگە ببێت لە بەشێک لە هۆشیاری کۆمەڵایەتی. ئەمەش لە ڕێگای زانکۆکانەوە، لە ڕێگای ڕێکخراوەکانی ژینگەیەوە و هەروەها لە ڕێگای پەروەردەشەوە. ئێستا ژینگە بووەتە بەشێک بۆتە هەڕەشەیەک لە ژیانی ڕۆژانەمان، ژیانی ئابووریمان، ژیانی تەندروستیمان. بۆیە پێویستمان بەوەیە ژینگە ببێتە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان، لە بیرکردنەوەمان، لە زانیاریمان. ئەمەش پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە میدیایەکی پیشەیی هەیە، پێویستی بە میدیایەکی پرۆفشنەڵ هەیە، چی لە پەیمانگەکانە و هەروەها چی لە کەناڵەکانیشە. پێویستمان بەوەیە خولی زیاتر بکرێتەوە، پێویستمان بەوەیە پەیمانگای زیاتر هەبێ، پێویستمان هەوەیە بەوەیە بابەتی زیاتر هەبێ لە ڕووی زانستیەوە. جاری وا هەیە ئێمە ڕۆژنامەنووسێک ئەنێرین بۆ ڕۆماڵکردنی ڕووداوێکی ژینگەیی، بەڵام خۆی لە کۆنسێپتی ژینگە تێناگا، لە ئیکۆسیستەم تێناگا، لە فرەچەشتنی تێناگا. بۆ نمونە لە هەرەمی غیزایی مەبەستم ئەوەی لە ناو ئاژەڵانە هەیە، لەوە تێناگا. ئەمە وا لەیەکە ئەگەر خۆی تێنەگەیشت بێ کەواتە زانیاری هەڵەش ئەگەینی بە هاوڵاتیان. بۆیە پێویستمان بەوەیە لە ڕووی زانستیەوە ئێمە قاعدەیەک یا بنەمایەکی زانستیمان دروست کردبێ بۆ ڕۆژنامەنووسان، دوای ئەوە بیخینە ناو ژیانی پیشەیی ڕۆژنامەنووسیەوە. بایەخی پێویست بە دامەزراندنی دامەزراوەی تایبەت بە میدیای ژینگەیی نەدراوە. زۆربەی میدیا کوردیەکانیش ئامادەییان تێدانیە کات بۆ پرسە ژینگەکان تەرخان بکەن. ئەگەرچی زەمینە بۆ هاندانی دەستگاکانی ڕاگەیاندن ڕەخساوە بۆ تەرخانکردنی ماوەیەکی زیاتر بۆ پاراستنی ژینگەی کوردستان لە ڕێگەی هەواڵ و بەرنامەی ژینگەییەوە، بەڵام زۆربەی میدیاکان ئەو بوارەیان فرامۆش کردووە. یەکێکی دیکە لە ئاستەنگیەکانی بەردەم میدیای ژینگەیی نەبوونی ڕۆژنامەنووسی تایبەتمەندە بە ژینگە. بۆیە پێویستە دامەزراوەکان کار بۆ هاندان و پاڵپشتی ڕۆژنامەنووسان بکەن بۆ ئەوەی لەم بوارەدا تایبەتمەندی پسپۆڕی بەدەست بهێن و ببن بە پسپۆڕ یان شارەزا لە میدیای ژینگەییدا.